بەخێر بینەوە بە ڤیدیۆیەکی تازە. طبعاً وشە و زاراوەی بلاک فرایدەی کە چەند ساڵێکە لە وڵاتی خۆمان ینی باو و خەڵک شارەزایەکی لێ پیدا کردووە و پێشتر بەبێ ئەوەی زانیاری هەبێ لەسەری ئیتر ئێستا خەڵکوی لێ هاتووە زۆربەیان دەیزانن و زۆربەی دوکاندارەکان و زۆربەی شەریکاتەکان لە لای خۆمان بەکاری دێن و تەطبیقی دەکەن لەو ڕۆژەی کە بلاک فرایدەیە کە ئەخیر جومعەیە لە مانجی 11 و لە دوای ئەویش سایبەر مەندەی دێ لە ئەمریکا. ئەتا ئێستا سایبەر مەندەی لێرە زۆر باو نەبووە، بەس لەوانەیە چەند ساڵی داهاتوو ئەویش بەردەوام بێتن و بێتە ئێرە. طبعاً بۆ ئەو ڤیدیۆیە هەموو هەدەفەکەم چییە بۆی بۆتان باس بکەم، مەبەستم چییە؟ تەفکیر و بیرکردنەوە و عەقڵیەتی شەریکات و دوکاندارەکانی لای خۆمان بۆ بلاک فرایدەی چییە و لە هەمان کاتژدا عەقڵیەتی خەڵک چۆنە لەگەڵ ئەو عەقڵیەتەی کە بلاک فرایدەی کە تەطبیق دەکا ئەو کۆمپانیە یان ئەو دوکانە. طبعاً پێشەوەی بێمە ناو مۆزوعەکە لایکی ڤیدیۆکە لە بیر مەکەن لەگە سەبسکرایبی چەناڵەکە و هەروە ئەگەر دەزان ڤیدیۆکانم سوودی هەیە بێبەشمان مەکەن لە شێرکردن بۆ زۆرترین برادەرەکان بۆی بگاتە زۆرترین شوێن و ئەست. طبعاً بلاک فرایدەی وەک وتم زاراوە کە پێشتر لە ئەمریکا زۆر ینی لە هەموو دنیا تقریبەن هەبوو، بەتایبەتی لە ئەمریکا و لە وڵاتی خۆمان بۆ زەی نەبوو، بەس ئێستا لە ئەمریکاش ئەو فێڵە دەکرێتن، بەس خەڵکی هۆشیار و خەڵکی زیرەک دائیمەن تێناکەوی لەو فێڵانە. بۆ نمونە من بەتەمای کڕینی لاپتۆپێکم یان بەتەمای کڕینی هاردێکی گرانم، هاردیسکێکی گرانیان بەتەمامە تەلەڤیزیۆنێک بکڕم. من پێشوەی ئەو تەلەڤیزیۆنە بکڕم دەبی دیراسەی نرخی ئەو تەلەڤیزیۆنیان ئەو لاپتۆپەیان ئەو شتێک کە هەر ئەو کاڵەیە کە بەتەمان بیکڕم بە جوانی بیکەم پێش بلاک فرایدێ بە مانگێک یان بە 2 هەفتە 3 هەفتە بۆ ماوەی چەند جارێک بۆی متابعەی نرخەکەی بکەم، نرخەکەی چەند بووە، بۆتە چەند، یان هەرهاتووتە خوارێ یان زیاد کراوە یان کەم کراوە. لە هەمان کاتژدا ئەو نرخە لە کاتی بلاک فرایدەی تەماشە بکەم کە بۆتە چەند، کە لە چەندەوە بۆتە چەند. زۆربەی جار بۆ نمونە تۆ لاپتۆپێک دەکڕی پێش بلاک فرایدێ نرخی 1700 دلارە بۆ نمونە. کاتی بلاک فرایدەی ئەو لاپتۆپە پێش بلاک فرایدێ نرخی 1700 دلارە، پێش بلاک فرایدێ دەست پێکان نرخی دەبێتە 1500 دلار، ینی 300 دلار دابەزیوە، یعنی چەند 1500، یعنی ئەو لاپتۆپە لە 1700 بوویتە 1500، 300 دلار نرخی دابەزیوە. کە تۆ دەچێ بلاک فرایدێ ئەو لاپتۆپە بە 1600 جاری وایە بە 1500 بگرە گرانتریشە بە 1600، بەس لاپتۆپەکە پێش بلاک فرایدێ نرخی لە 1600 زیاد کراوە بۆ 2400 دلار دیسکاونتیان لێداوە کە سیڤینگ دەکەی بە 1600 دەکری، کە تۆ نرخەکەی دەبین دەڵێ ئەو بە 2000 بۆ بوویتە 1600 بیگ دیڵ، ینی دیڵێکی زۆر باشە. 400 دلاری سیڤ دەکەم کە لاپتۆپەکە دەکاتە تقریبەن نرخی 120 نرخی ئەو شتەی ئەو کاڵی کە دەیکڕێ، ئیتر بۆیە نرخەکەی زۆر مناسبە. بەس ئەتۆ ئەگەر کاتی پێش بلاک فرایدێ بتکڕی بە 1500 دەکری 100 دلار هەرزانتریشی. بۆیە متابعەکردنی ئەو کاڵی کە بەتەمای بیکڕی پێش بلاک فرایدێ شتێکی زۆر زەڕوور و پێویستە بۆی بتوانێ تەخمینی ئەو سعرە بکەی کە تۆ دەتوێت بیکڕ. لە هەمان کاتژدا کاتی بلاک فرایدێ نرخی چی لێدێ یان دوای بلاک فرایدێ چی لێدێ. زۆربەی جاریش کە تۆ چاوەڕێی بلاک فرایدێ دەکەی کە شتێک بکڕی، شەریکات و فێڵەکانیان لە چێوە دەست پێ دەکا. بۆ نمونە دەڵێ ئەمە بڕیارماندا لاپتۆپێکی وەکی ماکبوک نرخی لە 2000ەوە دەکەینێ 1500 یان 1400 600 دلار دەین نەخوارە. طبعاً 600 دلار ڕقمێکی زۆر باشە، ینی تۆ پارەی باشتر بۆ دەگەڕێتەوە، بەس بالفعل وا دەکەن. بەس لەوانەیە لە ئەسڵی 1000 لاپتۆپ کە لە ستۆکی خۆیان هەیتیان لە مەخزنی 10 لاپتۆپیان لێ کردیە، بەس بۆ ئەوی بتوانن پرۆپەگاندای ڕێکلامەکەی پێ بکەن. ینی پرۆپەگاندای ڕێکلامەکە چیە؟ دەڵێن ئەمە تاکە شەریکێنێک کە لاپتۆپمان لە 2000 کردیتە 1400 دلارمان سیف کردیە بۆت. ئیتر تۆ کە دەچی دەنووسی ئاوت ئۆف ستۆک بۆ تۆ نرخی زارن، یان هەر دەنووسن ئاوت ئۆف ستۆک بە نرخی گرانەکەش پێ نافرۆشن. ئەو چەند ڕۆژێ ئەتا ئەو هۆسە و ئەو هایپ و ئەو هەڵپۆ زەجەی کە لە سەریتی لا بچیتن بۆی بە نرخی جارە بدەن. طبعاً تۆ شەڕێکت پێ دەفرۆشن و هەرایەکت پێ دەکەن بۆی سەردانی وێبسایتەکەیان کێ بەڵکوم پێت بەئاڵێ لە شتێکی تر بیکڕی کە تۆ زەڕوور نییە، بەس لەبەرەوەی نووسراوە سیف بلاک فرایدێ دیلز ئەوەندە نرخی لەسەری دابەزیوە کە شتەکە ئۆڕێدی وەک تازە نمونەی پێشوو بۆم باسکردن کە نرخی زیاد کرێ ئەسڵەن لە پێش نرخی بلاک فرایدێ. بەس ئەو شتەی ئەو لاپتۆپەی کە ئەتوو دەتوێت زۆر هەرزان کرایە بوویتە ئاوت ئۆف ستۆک، لەمان کاتدا کاڵەیەک دەکری وەکو نمونەی یەکەم، بەس لەبەرەوەی سەردانی وێبسایتەکەت کردووە. طبعاً ئەو شتە لە ئەمریکا زۆر باوە، زۆربەی شەریکاتەکان دەیکەن دەبی زۆر وریابی زۆر زیرەکبی بۆی تێنەکەوی لەو نوع دیڵانە کە بە ئەسڵەن دیڵ نینە. وەلەو لە بلاک فرایدێ دڵی باش هەیە، بەس
ئەوانە دیڵ نینە و لای خۆشمان چ دەکەن بۆ نمونە دەچێت دوکانەکی هەرچی دوکانێک بی جلبی ئەلکترۆنی بی دەڵێ بلاک فرایدی دیڵمانەیە بلاک فرایدی دیڵەکە چۆنە طبعا نووسرا تا 140 دیسکاونتمانەیە طبعا اوكي بالفعل تا 140 دیسکاونت يعني بس سقطرين كاليان كمبيعاتي زۆر خراپە کە پێویستیشی زۆر خراپە خەڵک زۆر پێویستی پێنی و لە هەمان کاژ ستۆکی زۆر کەمە دەدانەی ماوە لە ئەسڵی 1000 140 لەسەر ما باقی هەمووی 100 لەسەرە کە دەچێت پێش کاشێر تۆ 100 ملێ دەدا شۆک دەبی لە بەرەوەی نرخەکان وانە یان کە دەچی دەڵێ بەس بۆی بچێ ژوورێ بچێ دوکانەکە ڕادکێشی بۆ ژوورێ بۆی تەرکیزی تو ڕابکێشی تۆ سەری کاڵەکانی تری بکەیت بەڵکوم بە فێڵی ئەوەی کە ئەو کاڵایی کە 140 لەسەر و کە 140 تۆ هیواتە لەو دوکانە ببینی بەکە لە درێژایی هەموو ڕۆژەکانی ساڵ ئەو 110 نابین لەو دوکانە بەس کە تۆ 140 بینی کسە ئۆتۆماتیکیان دەچێ ژوورێ لەوانەیە هەڵبخڵەتەی دووشتی تر بکڕی کە زۆر پێویستت پێنی مجەڕەر ئەوەی کە هەرزان کرا لەوانەیە نرخیشی زیاد کرابی و 120 لێرابی بە فێڵی ئەوەی کاتوتیە دوکانێک کە وەرزانانی 100 کە ڕێکلامەکەی بۆ دەکات طبعا ئەو شتە لای خۆمان عجایب بەردەستە ینی بەبێ یەکودوو و بێزگە لە شەریکاتەکانی تری خۆمان نەوانەی کە شتی ئەلکترۆنی دەفرۆشنەوانەی کە بۆ منە دیڵیان لەسەر لاپتۆپ و لەسەر لە مۆبایل و شتیوادانە تامان زۆربەی دیڵەکانیان فیکە ئەسڵ و ئەساسی نییە و لە هەموو دنیای شتی ئەلکترۆنی وا باسانی هەرزان ناکرێت ینی ئیلا مۆدلێکی تازە دەربچی یان شتەکە شەریکە خۆی قەرایدابی وەک بابی فڕێدا شتی ئەلکترۆنی قانونیان هەرزان ناکرێت ینی قەت دیتە شتی ئەلکترۆنی بۆن دووشتن قەت دیتە بڵێ وەڵاو بۆنە 160 دیسکاونتی لەسەرە لەوەتی هەیە بۆن ئەو پەڕێگە 100 لەسەر بی و شتی ئەلکترۆنیش لەوەتی هەیە لە 100 ڕەتنادا بۆیە هەڵمە خەڵەتێن بۆ دیڵ و بەو ئۆفرانەی کە زۆربەی شەریکات دیعای بۆ دەکاتن یان بەغەڵەتی تێت دەگەین یان بەغەڵەتی دیوی پێت بگاتن ئەو ئۆفەر و دیڵانە بۆیە متابعی ئەو شتانە بکەەوە بۆ ساڵی دابێ متابعی ئەو شتانە بکە کە پێشتر کە بەتەمای بیکری پێش بلاک فرایدی مقارنەوە بەراوردی نرخەکانیان بکە لەگەڵ کاتی بلاک فرایدی و دوای بلاک فرایدی ئەو کات بڕیار بدە کاتەکە گونجاویان نا بگرێت لە سایبەر مەندەی زۆر باشتر لە بلاک فرایدی بۆ شتی ئەلکترۆنی و لە هەمان کاتیشدا بۆ سبسکریپشنی مەسەلەن VPN هەندێک وێبسایت هەیە کە ئۆفەریان هەیە نەک ئۆنلاین ستریمینگەکان وەکو نێتفلیکس و HBO Max و ئەوانە زۆر دیلی بە قوتیانە لە بلاک فرایدی بەس بۆ نمونە VPN یان ئیشتراکە لە بەرنامەچی یان ئیشتراکە لە بۆ نمونە لە وێبسایتێکی تایبەت بۆ هەندێک شتی تایبەت زۆربەی جار لە کاتی بلاک فرایدی دیڵی باشیان هەیە ینی بەلای کەمی 130 سیڤ دەکەی 150 سیڤ دەکەی یان هەمان پارەی دەدەی لە زیاتی ئەوی ئیشتراک بکەی بۆ ساڵێک بۆ 3 ساڵ ئیشتراک دەکەی یان بۆ 2 ساڵ ئیشتراک دەکەی ئەو دیڵانە زۆر باوە لە کاتی بلاک فرایدی زۆر سوودیشیە ئەگەر حەزت لێیە ئیسفادە لە دیڵەکانی بلاک فرایدی بکەی ببوورە ڤیدیۆی کەروتم بە خێرایی بۆتان باز بکەم تەفکیر و عەقڵیەتی بلاک فرایدی لای خۆمان لەمان کاتیشدا لایک و سەبسکرایب لەبیر مەکەن بە هیوای ڤیدیۆی تازە دەست خۆش.